سڵاتان لێ بەڕێزان من شوان عادلم لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندیەکانتان لە سەرتەوەرێکی تری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان بۆ یەکەم جار لە دوای ڕاگەاندنی بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ نەشوران مستەفا و تاڵبانی پەیوەندیەکی تەلەفۆنییان ئەنجامدا و بەپێی وتەی محەممەد تۆفیق ڕەحیم کە هەڵسوراوی بزوتنەوەی گۆڕانە ئەوەی بە NRT ڕاگەیان کە نیوەڕۆی ئەمڕۆ تاڵبانی و نەشوران مستەفا پەیوەندیەکی تەلەفۆنییان ئەنجامدا و باسییان لە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و بارودۆخی ئێستای عراقیش کردووە. هەروەها لە لایەکی ترەوە هەر لە سلێمانی دیارە چەندین زانیاریمان لەبەردەستدا کە پێشنەوەی ئەمڕۆ لە بارگای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە شاری سلێمانی هەریەک لە نەشوران مستەفا ڕێخەری بزوتنەوەی گۆڕان و سەلاحەدین بادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبوونەوە و لە کۆبنەوەکەدا باس لە دوایین پێشهات و گۆڕانکاریەکان کراوە کە پێویستن بە بارودۆخی ئێستای عراق. هەروەها لە کۆبنەوەکەدا باس لە پێویستی یەک هەڵوێستی کورد کراوە لە بەرامبەر ئەو ڕوبەڕبوونەوەی کە لەسەر گۆڕەپانی سیاسی ئێستای عراقدا ڕوودەدەن. بەڵێ بەڕێزان تەورەکەی ئەمڕۆتان تایبەتە بە گرنگی یەکڕێزی لایەنە کوردیە سیاسیەکان لە دۆخی ئێستای عراقدا. ئایا تا چەند گرنگە لە ئێستادا کە هەندێک کەس وا لێکی دەدەن کە ئەو پەرتەوازەی کە لە نێوان لایەنە سیاسەکان هەیە بە تایبەتی لایەنە سیاسی کوردیەکان مەبەستمانە وای کردووە تا ئێستا یەک هەڵوێستی لایەنە کوردیەکان پیشاندا بەرامبەر بە دۆخی ئێستا عراق کە بینیمان و دوا پێشات سەبارەت بە دۆخی ئێستا عراق ئەوەیە کە بە فەرمی دەستی عراقیە داوای کردووە کە متمانە یاخود پۆستی سەرۆکوەزیرانی عراق لە نووری مالکی بسەندرێتەوە بەپێی لێدوانی حەیدەر مولا کە وتەبێژی لیستی عراقیە. بەڵێ کەم پەیوەندیمان شوان لە دەربەندی خان. سڵاو لێ بێ کاک شوان فەرموو. ئێوارە باش. زۆر سپاس کاک شوان ئێوارەت باش. سپاس کاکیجان. بێگومان ئەو دۆخە شڵەژاوی کە ئەمڕۆ گۆڕپانی سیاسی عێراقی گرتوتەوە کاریگەریش لەسەر هەرێمی کوردستان داناوە. من لەو قەناعەتەیەم کە ئەو دۆخە دژوارێک کە لە هەرێمی کوردستانە هەیە هیچی کەمتر نییە لەوەی کە لە ساحی سیاسی عێراق هەیە. بۆ هەموو لایەنە سیاسی کوردستانەکان ئێستا پەرتەواتە نازیزم. یعنی ئۆپۆزیسیۆن لەلایەک دەسەڵاتی پارتی وێشێتی و حیزب و لایەنە سیاسە بەشداریەکانی حکوومەتی تر لەلایەک یعنی کەسیان گوێ بۆ کەسیان ناگرن تەنها لە ڕاگەیاندنەکانە کە باس لەوات لە ڕێی هێڵی تەلەفۆنەوە لە ڕێی پەیوەندی حیزبەتەکانە و هەردوو لای مەکتەبی سیاسی پارتیوێکی لەلایەک و ئۆپۆزیسیۆن لەلایەک قسە و گفتوگویان کردو و یعنی هەمیشە قسەی ناو ڕاگەاندن ئەویستین ئێمە بە فعلیش نابینین. پێویستمان بۆی بەڕاستی هەموو لایەنە سیاسی ناکۆکان کە لە ئەمڕۆ لە گۆڕپانی سیاسیان لە کوردستان کۆ بکرێنەوە و باس لە ئەو گرفت و کێشە و ئاریشانە بکەن کە لایەنە هەیە. یعنی دووری ئۆپۆزیسیۆن و دەسەڵات زیان بە نەک بە خەڵکی کوردستان بەڵکو بە خۆشیان ئەگەیەنێ. زیان بە دەسەڵات بە پلەیەکەم بە دەسەڵات ئەگەیەنێ. ضرورە بە حکمیەوەی کە پارتیوێکی لە دەسەڵاتان ضرورە پارتیوێکی تەناسل بۆ ئۆپۆزیسیۆن بکەن بابچان تەناسل. کاتە کاک شوان پێت وایە ئەو یەک ڕیزیە چ ڕۆڵێک دەگێڕێت لەم دۆخی ئێستای عراقا؟ ڕۆڵی زۆر ئەکتیڤ و چالاک ئەبینین. بۆ لەلایەک ئەمڕۆ بینی عێراق شڵەژاوە لەوێەوە جێگری سەر و کۆمار هاتۆ لە کوردستانە لێرە داڵدەست درا و لەلایەن یاساوە داوا کراوە ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورە بۆ کوردستان دروستەکە. یعنی ئێمە پێویستمان بۆ هەیە هەمومان یەک قسە و یەک گفتار و یەک کردار بین. لە بەغدا ناکۆچی لایەنە سیاسەکان ئەوەندەی تر گۆمی هەم وڵاتی شڵەقانەوە کورد لەوێ ئێستا کاکە ئێتلافی حیزب کوردستانەکانش لێ پرد بوون. یعنی کەس لە وڵاتیان نازانێ عقار و ئایندەی و سیاسی وڵات بۆ چۆڕوە. بۆی پێویستمان بۆی بەڕاستی من پێم وایە پێویستە بەر لەوەی ئێمە چارەسەر بۆ لایەنە عێراقیەکان بدۆزینەوە باشتر وایە چارەسەر بۆ لایەنە کوردستانەکان بدۆزینەوە و لەلای خۆمان ئێمە نیوەماڵی پەرتەوازی خۆمان ڕێخێنەوە. بەڵە سپاس بۆ کاک شوان لە دەربەندی خان. بەڵای ئەزان دیارە لیستی عراقی ئاشکرای کردووە کە داوایەکی فەرمی پێشکەش بە پەرلەمان کردو تێیدا داوای لێسەندنەوەی متمانە کردووە لە نووری مالکی سەرۆکوەزیرانی عراق. ئەوە دیارە دوا پێشهاتە سەبارەت بە دۆخی ئێستای عراق. بەڵێ دەشتی لە هەولێر. سڵاو لێ بێ کاک دەشتی فەرموو. سڵاو کاک شوان. زۆر سپاس کاک دەشتی. دیارە بارودۆخی ئێستاکە عێراقی تەنگەوە و بارودۆخە بۆتە هۆی گرژبوونی یەکتر لە بینی شیعە و سونە و ڕەنگە کۆمەڵێک هێنگاوی تر بارۆژرەکە بوون بە هەرێمی شیعە و سونەوە سێ هەرێم وەکو پێشووتریش باسی لەوە دەکرێت ببێ بە سێ هەرێم شیعە سونە کورد. بۆیە ممکنە ئەو یەک ڕیزی و ئەو اتفاقە پاش دەرچوونی ئەمریکا لە عێراق بەزەقی ڕەنجی دابتەوە دیکتاتۆریە بەزەقی ڕەنجی دابتەوە. بۆیە هەموو کات دەبینین سەرۆکی هەرێم و داوای کۆبوونەوەی لەگەر لایەنە سیاسەکان کردو. ئەوە شتێکە کە جێگای دڵخۆشیە هەموو لایەنە سیاسەکان ئامادەدەن. بەڵام بەداخەوە دووبارە دەڵێن بەداخەوە
دیسان تارە ئۆپۆزیسیۆنەکان کە سێ کوچکەی ئۆپۆزیسیۆن مشارەکەی ناکەن من پێم وایە ئەم مشارەکە نەکردنەوەی ئەوان لە خزمەتی کوردستان چاوە نابێت کاتێک سەرۆکایەتی هەرێم یاخود ئەنجومەنی وەزیران یاخود پەرلەمانی کوردستان کۆمەڵێک کار و چالاکی کاک دەشتی باز دەکات لە پێناو کوردستان بەڵێ کاک دەشتی زۆر بە کورتی لە ئێستادا مەترسی ئەوە هەیە یاخود گومانێک هەیەیان یان قسەیەک هەیە کە ئەوەیە کە ئەگەری هەڵوەشانەوەی حکوومەتی عراقی هەیە لە ئێستادا پێت وایە یەکریزی لایەنە کوردەکان چ ڕۆڵێکی هەیە لەم دۆخە طبعا ئەوە دەبینی ئێستا کە سەرۆکی هەرێم داوای کردووە کە دانیشتن و دیالۆگ بکرێت لە بین هەموو لایەنە سیاسەکان وەک بینیمان دەست پێش خەیرەکەی لە جەنابی سەرۆکی هەرێم لە ڕابردوو بۆیە ئەگەر لایەنە سیاسەکان اتفاق بن کۆک بن لەسەر داوا مافەکانی کورد دەتوانن لە ڕێگای دەستورەوە ئەوتانە تەشیرە واز لە بێنەوە سەرمێزی دیالۆگ بۆ ئەوەی هەنگاوی جددی و عملی و باشتر باوێن بۆ بە خزمەتگەیاندنی زیاتری دەستور و بە کۆمەڵێک دەستکەوتی بەڵە سپاس بۆ کاک دەشتی لە هەولێر زۆر سپاس دەکەم بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک چەندین تێبینیمان بۆهاتوە لەسەر تەوەری بەرنامەکە ئارام سلێمانی دەڵێت دەستان خۆش بێت تەوەرێکی جوانە پێم باشە لەم حاڵەدا هەموو کورد یەکگرتوو بێت و بۆ ئەوەی دژی هەموو ئەو ناکۆکیە سیاسیانە بوەستنەوە کە لە بەغدادا ڕوودەدات ئەگەر خۆمان لەناو خۆماندا یەکگرتوو بین ڕەگەزەکانی تری جیهان یەکریز و هاوپەیمان دەبن لەگەڵمان داروەها ئارام سەلاح دەڵێت باشترە سەرکردە کوردەکان ناوماڵی خۆیان یەک بخەن اینجا خەم لە یەخستنی ماڵی خەڵکی تر بکەنەوەروەها حاجی ئەسمان دەڵێت نەک لەم دۆخەدا یەکریزی کورد گرنگە بەڵکو لە هەموو دۆخێکدا یەکریزی هێزە سیاسیەکانی کوردستان لە هەموو شتێک گرنگترە بەڵێ شاکرمان لەگەڵدایە لە دهۆکەوە سڵاو لێ بێ کاک شاکر فەرموو الو باشی برا زۆر سپاس کاک شاکر لە زاخۆ تاخانەکەین ڕێزسلااوم هەیە بۆ کەناڵ بەرەتان لە زێرەوانی تا ڕێبەبەر زۆر سپاس دەکەم کاک شاکر سەبارەت عراق دەبێت هەویستی هەموو ماڵی کورد یەک دیتە بۆ فشار خستنە سەر مالکی ئەو 19 خاڵەی لە پەرلەماندایە جێبەجێ بکەن ئێستا پێویستی هەلویستی رژیم ملتی کورد هەیە کە ئەو فشار بخنە سەر مالکی ئەو مادەی 140 ئەو مادە نەجێبەجێ بکەن دەرفەتێکە بۆ کورد کە ئەو هەلویستیان یەکیت و بە تایبەتی سەرکردایەتی کورد بەس مەسەڵ بارزانی بەرز مامجار سەلەمانی کۆبانەی بکەن و فشار بخنە سەر نوری مالکی کە ئەو مادەیانە جێبەجێ بکەن ئێستا دەرفەتێکە بۆ کورد کە فشار بخنە سەر نوری مالکی و پەرلەمانی ئەو مادانە جێبەجێ بکەن کە دوای کێشەوانەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کاک شاکر جەنابەت پێت وایە کە ئەمە دەرفەتێکە هەندێک لە سەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک باس لەوە دەکەن هەروەها کاکشوان لە دەبەندیخانەکەم پەیوەندیمان دەڵێت پەرتەوازەبوونی لایەنە سیاسی کوردەکان بەم شێوازەی ئێستا دەڵێت ناتوانرێت ڕوبەڕووی ئەم دۆخە بێتەوە واتە پێی وایە کە یەکریزی لایەنە سیاسەکان ڕۆڵێکی زۆر ئیجابی دەبێت لەم دۆخە تا چەند هاوڕای لەگەڵ کاکشوان لە دەربەندیخان والله پێویست ناوماڵی کورد ڕێک بێخن و هەلویستیان جدی بیتن ئەوان دەمانێت پەرلەمانی عێراقیە لەسەر لیستە پەیمانی کوردستان و بزەرگەی گۆران و یەکگرتووی ئیسلامی کوردستان ناوماڵی خۆیان ڕێک بێخن و فشار بێخنە سەر پەرلەمانی عێراق و نوری مالکی ئەو مادە جێبەجێ بکەن ئەوە دەرفەتێکە بۆ کورد کە ڕاستیە و کە ئەو گرفتی سیاسی لە عێراقدا هەیە فشار بێخنە سەر ئەو ڕێیانە کە لەگەل لیستی العراقیە کۆبانەی بکەن و فشار بێخنە سەر نوری مالکی ئەوە دەرفەتێکی زێرینە بۆ کورد کە مادەی 140 جێبەجێ بکەن بەڵێ سپاس بۆ کاک شاکر هەر لە دهۆک داخوازمان لەگەڵدایە سڵاو لێ بێفەرموو جوانی بەرابەرسی زۆر سپاس کاک داخواز زۆر زوباتێکا سەرۆک مەسعود بارزانی کەم و نوری مالکی ئەو ئەسیویدارم ئەو مادەی 140 بۆ هەر کەسێکی کورد بێتە جێبەجێبەکردن چونگو مافێ کورد پێ تێدایە کە مافێ کورد تێدا نەبا بەڵێ کاک داخواز دیارە بەڵێ بۆەوەی تۆزە لە تەورەکەی قسە بکەین تەورەکە تایبەت نییە بە مادەی 140 تایبەتە بە یەکریزی لایەنە سیاسی کوردەکان لە ئێستادا لەم دۆخەی ئێستای عراقدا کە بۆ شێوەیە کە دەبینین دوا پێشات ئەو بووکە لیستی عراقیە داوای ئەوە دەکات کە متمانە لە نوری مالکی سەرۆکوەزیری عێراق بسەندرێتەوە هەروەها
لە ئێستادا ئەگەری ئەو هەیە کە حکوومەتی ئێستا عێراق هەڵبوەشێتەوە ئایا تا چەند یەکریزی لایەنە سیاسە کوردەکان گرنگە و پێویستە لە ئێستاە؟ وڵی زۆر گرنگە ڕاستی زۆر گرنگایە هیزیبیدارم کورد و عێراق و یعنی داخلی گۆرانە گۆران چی دەبێت گۆران ئەوش دەبێت حەزبک ناوێت لازم حەزبەکی سیاسی خۆ وەرگری و کوردێکی زێڕی ناکە کورد نەبن هیچی دەوڵەت نینە بەڵێ کورد ئیراسایەکی زێڕینە و سیبیدارم هەر کوردێکی مافێکی خۆ هەبێ. بەڵە سپاس بۆ کاک داخواز لە دهۆک ڕزگارمە لەگەڵدایە لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک ڕزگار فەرموو. چۆنی بەڕێز باسی سپاس کاک ڕزگار. کاکە بەنیسبەتەوەری ئەمڕۆتەوە بەڵێ وڵی بەڕێی من سەرۆکی یارێ مەگەر بتوانێت ئەم هەلە بقۆزێتەوە بۆ کورد هەلێکی زۆر جوانە خساوە ینی هەلێک کاتۆتە پێشەوە ئەتوانن بە ئارەزوی خۆیان ینی هەرچی شتێک داواکارەکانی گەلی کورد ئەتوانن بێنە پێشەوەانی داوای بکەن چێ لە لایەنەکان هەر کەسێک کامیانن ئەتوانن هەموو ئەو بەڵێنانەی بە کوردیان ناوە جێبەجێ بکەن ئێمە لەگەڵیانن ئەمە یەک دومی بەنیسبەت تارق هاشمی و خەجێک تارق هاشمی با بۆ تەسلیمی حکوومەتی عێراقی ناکەنەوە ناڵێن با دادگا سەرۆر بێ با دادگا سەرۆر و تەسلیمی کەنەوەی کابرا بۆ لێرە داڵدەیدن بانیەوە زەرە لە دۆسیەکەمانەیە زەرە لەگەلی کوردەیە ینی بۆچی ئەوە بکەنانی بەڕای منەمە ڕێی منە. بەڵە سپاس بۆ پێندەکە سپاس بۆ کاک ڕزگار لە سلێمانی بەڵێ ئەحسانمە لەگەڵدا لە دیانەوە سڵاو بێ کاک ئەحسان فەرموو. باش سپاس شۆ باش کاک ئەحسان. باش بەڕێز سپاس دەکەم. بەڕێز ئەگەر ماڵێکی بزانیت بێی سەرک بارزانی هیچ شتێک لە عێراق و لە کوردستان چارەسەر ناویتن باشترین حەل بوو بەڕێز مالکی ئەوەیە هەردوو خێکاکە هەویتن پێشتر پرس بە سەرک بارزانی بێتەکردن. کاک ئەحسان قسەکانمان زیاتر لەسەر لایەنە سیاسیەکانە لایەنە سیاسی کوردەکان تا چەند یەکریزی ئەو لایەنانە گرنگە و پێویستە لە ئێستادا؟ والله یەکرێزی تایبەت پێش هەموو تشت بوو نەباشترە بوو کوردستان وەکی کوردستان بە گشتی عێراق نە بەڵام هەر خێکاکە لە عێراقی ڕوو بدەن تەسیری لە کوردستانی شەکەتەوە بێگومانەوە تەسیر لەسەر کوردستانی شەیە بەڵام ئەگەر مالکی باش بزانیت بێ پێشکەری سەرک بارزانی مالکی ناتوانیت بۆخوا عێراقی بەڕێوە بێتن. بەڵێ سپاس بۆ کاک ئەحسان لە دیانە بەڵێ باوکی محەممەد لە سلێمانی سڵاو لێ بێ باوکی محەممەد سەر بوو. ئەم کاتە باش براکەم زۆر سپاس دەکەم باوکی محەممەد. ئەڵام لە پێشەشی ئەوە بڵێ من دەستخۆشی لە هەموو سەرکردەکانی کوورد دەکەم بە بۆنەی ئەوەی کە ئەوان درک بە مەترسیەکانەکە بۆ نمونام تەلەفۆنیا پەیوەندی نێوان مامجەلال و کاک نەشیروان. بەڵێ باوکی محەممەد با هەر لەوە دەست پێ بکەین بەلای جەناب تۆ ئەمە چی ئەگەێنێت ئەم پەیوەندی تەلەفۆنی کە دوای زیاتر لە 3 ساڵە لە بچرانی پەیوەندیەکانی نێوان هەردوورە ئەم پەیوەندیمان پێدەگەێنێ ئەگەێنێ بەوەی کە مەترسی هەیە مەترسی هەیە لەسەر هەموو کورد نەکو لایەنێک لایەن و سێلایەن ئەنجا خۆمان ئەمەزانی نێمە خۆمان لە چ مۆقعەیەکی ئەم دنیایان چوار دەورمان هەمووی دژمنە پێشمان هەر عینەن شێت ئەنجا ئێسام هەموو سەرکردێش هاتوو تا کوردستانەوە ئەوەنەی کە کێشەش لەوای ڕوبەڕووی تێوەگلێ بە بۆنەی ئەم سەرکردانی ئەوان کە هاتنەتە ئێران تێگەشتی ئەمە هەمووی ئەبێ بە کێشە و بە مشکلە بەسەر کوردەوە ئەگەر بێت و ئەوانە یەک دەست و یەک دەنگ و یەک هەڵوێستیان هەبێ لە بەرامبەر هەموو شتەکانە ئەتوانن زیاتر قووەتیان زیاتر بێ لەوەی کە ئێستا هەیە بە پەرش و بڵاوی بڵێن ئەم لایەنە بە پەرش و بڵاوی هیچ کۆبوونەوەیەک ئەمیم ئەوەی ئەوانە درک بە مەترسیەکان دەکەن بڵێن درک ئەکەن بۆی کاتێک کەس مەترسیەک دێ هەمویان ئەبنەوە یەک ئەوە شەر جێگای دڵخۆشیە. بەڵێ ئەرەوەنەوەی بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە سلێمانی بەڵێ سامان لە هەولێر سڵاو لێ بێ کاک سامان فەرموو. دەستخۆشی بەڕامەجارە لێگەم زۆر سپاس کاک سامان. ئەو من دەستخۆشی لە هەر دەست پێشخەریکی کوردی ئەەکەم بۆ کورد یعنی فەرموو ئێمە چەند ساڵاوە نزیکی هەزاران ساڵە ئێمە کورد لەژێر چەسانەوەایە بۆچی ئێمە نتوانین بەیەکۆ دانیشین بۆچی ئێمە نتوانین بەیەکۆ قسە بکەین بۆچی ئێمە نتوانین بەیەکۆ نتوانین مشکلی خەڵک حەلکەین بۆچی نتوانین مشکلی خۆمان حەلکەین یعنی فەرموو چەند ساڵە ئێمە ملەتی کورد لەم وەزعایە یعنی فەرموو ئەگەر تۆ بۆ تاریخی کورد بگەڕێتەوە لە
لە تاریخی 100 ساڵ پێش 50 ساڵ پێشە ئێمە تاوانە خێنە سەر سەرکردەکان دائما سەر تاوان لەسەر سەرکردەکانە. ئێستا ئێمڕۆ گەورەترین غەڵەتی گەورەترین غەڵەتی سەرکردەکانی کورد ئەوە بوو کە ڕۆیشتە بەغدا. بەڕاستی گەورەترین غەڵەت بوو کە ڕۆیشتە بەغا، دانیشتن و داوای سیادی و داوای حکوومەت و داوای ئەوە لەوەی بەزاریان نەکردایە زۆر باشتر بوو. لێرە حکوومەتێکی کوردیان تشکیل کردایە، حکوومەتی عراقی مەمنونی حکوومەتی کوردی بووە، نەک ئێمە مەمنونی دەستی ئەوان بین ئێمە ئەوان چیوان بواکەن، ئەوان ئەبوایە بەهاتنایە ئێمە چیان بۆ بکەین، نەک ئێمە ئێستا بڕۆین بۆ ئەوێ. بەڕاستی وەزعێکی ئەم وەزعش کە ئێستا ڕوویدا مەسەلەی قەزەی مالیکی و قەزەی ئەو زۆر شتانە، ئەمە تەصفیح حساباتی خۆیانە بینی خۆیانە کاکە. ئەنجا ئەڵەیەک دوهامیش مەسەلەی دانیشتنی ئەم خۆمان بۆ خۆمان بەناو خۆمانە چی پێی ناخۆشە؟ هیچ کەسێتی خۆش نییە کە کورد بەرامبەر بە کورد بزانی بکرێتەوە یا قسەی ناخۆش بکرێ بەرامبەر یەکتری. بەڵێ یعنی چی لەوە خۆشترە ئینسان کورد ماڵی خۆی یەک ماڵ بێ، یەک ڕیز بێ، چەند خۆشە ئینسان ئەوان ئێستا ئەم مۆزوعی کە ڕوویانداوە کورد گەورەترین غەڵەتی ئێستاش دووبارەیەکەمە ئەوم کە ڕۆیشتە بەغدا ئەینجاوەکو لەگەڵ مالیکیشە تەحالفە کاکەم من مشکلەی من لەگەڵ سنی عەرەبە لێرێ لە کەرکووک و خانەقین و ئەو منتیقانەیە من چیشمە بە مالکی و بە خێڵی مالکی و جەماعەتی مالکی. بەڵێ سپاس بۆ پێیدەکە. قەزەی کەرکووکە قەزەی خانەقینە ئەمە هەمووی منتیقەی سنیەکەیە، ئەبێ تۆ من لەگەڵ منتیقەی سنیەکەیە ڕێکەوەم کاکە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک سامان لە هەولێر. بەڵێ بیلال لە چەمچەماڵ. سڵاو لەبێ کاک بیلال فەرموو. ئەم کاتە کاشوان زۆر سپاس کاک بیلال. کاشوان سپاس بە تەوەرەکەت. زۆر سپاس دەکەم. بەڕێزمان جەلال نابووایە ئەوەی کردایە ئێستا کەسێکی کورد بووە ئەگەر ئەمر قەرزە بووایە مادیی داوای کردایە نادەسەوە. کاک بیلال ئێمە با قسەکانمان زیاتر لەسەر حاڵەتەکەی یاخود دەستگیرکردنەکەی یان بڕیای دەستگیرکردنەکەی هاشمی نەبێت. دیارە ئەوە یەکێکە لە کێشەکان کە لە ئێستادا بەو شێوەیە تەشەنەی کردووە و کێشەکان زیاتر زەق بوونەتەوە لە نێوان لیستی عراقیە و لیستی دەوڵەتی یاسا. بەڵام تا چەند پێت وایە یەکریزی لایەنە سیاسی کوردیەکان لە ئێستادا لەم دۆخەی ئێستای عراق گرنگە و ڕۆڵی چی دەگەیڕێت ئەگەر هاتوو یەکریز بوون لایەنە سیاسەکان؟ بەڵێ زۆر گرنگە، بەس ئاخرش باسی ئەوەی هاشمیەکە من بەڵێ خۆی باە سەمانجار داڵێ نەدا باە بیتە بدای دەستەوە. بەڵێ ئەگەر تێبینی کتاب لەسەر تەوەرەکە کاک بیلال. بەڵێ سپاس بۆ کاک بیلال لە شەمشەماڵ. خالید لە حاجیاوە. سڵاو لەبێ کاک خالید فەرموو. سڵاو ئێوارەتان باش. زۆر سپاس ئێوارەت باش کاک خالید. سەبارەت بە تەوەری ئەم بڕۆی بەرنامەکەتان بەڕاستی ئەمڕۆ لەم دۆخەی ئێستایە لەم باودۆخەی ئێستایە بۆ یەکریزی هێزە کوردەکان لە هەموو کاتێک گرنگترە، لە هەموو کاتێک زەرورترە، لە هەموو کاتێک پێویسترە. چونکە ڕێخستنەوەی نێوماڵی کورد یعنی بەهێزی دەستی کورد، ڕێخستنەوەی نێوماڵی کورد یعنی هێز و قورسایی گێڕانەوەی قورسایی و سەنگینی بۆ قدرەتی کورد و بۆ کیانی کوردی بۆ هەرێمێکە هەمانە بەهێزی ڕاگرینەوە پاڵپشتی جەماوەری خۆمانی بۆ پێیاکەین و لەناو خۆشمانە پێویستە چاو لە کۆمەڵی کەم و کوڕی خواروخێچێکتری بپۆشین لە پێناو بەهێزهێشتنەوەی ئەم هەرێمە، لە پێناو بەهێزهێشتنەوەی ئەم هەرێمە و سەقامگیریەکی زیاتری ئارامی بۆ هەرێمی کوردستان بەخشین. لە کاتێکا لە بەغا ئێمە ئەبینین عەرەبەکانی بەغا بە شیعە و بە سوننەوە جەماعەتی مالکی جەماعەتی لیسی العراقی هەمویان لەڕێ ڕاگەیاندنەکانەوە کەوتونەتە بەر یەکتری، کەوتونەتە ناو یەکتری، ڕۆژانە یەکتری ئەشۆنەوە، ڕۆژانە قسە یەکتری ئەڵێن، بەڵام لەناو هەتا دوای کشانەوە یەک ڕۆژ دوای کشانەوە هێزەکانی ئەمریکا کێشە و ململانەیەکی تود لە نێوی لەبین لیسی العراقیە و لیسی ئینگلیزەکەی مالکیدا دروست بوو. قەزەکە گەیشتە دادگا و لە دادگاوە داوای تارق هاشمیە کرد و تارق هاشمی لێرە داڵدادرێ. بەڵێ کاک خالید بۆی باسی کشانەوە هێزەکانی ئەمریکا دەکەی پێرە لە پەیوەندیەکدا بۆ ئەوەی نەڵ قسەی خۆیەتی کەسێک پەیوەندی کرد هەر لە تایبەت بوو بە کێشەی یاخود ناکۆکیانی ئێستای کورد لە سیاسی عراقەکان دەڵێت زیاتر لایەنە سیاسی کوردەکان لە پێشوودا زیاتر پشتیان بە ئەمریکاکان بەستووە، پشتیان بە هێزەکان ئەمریکا بەستووە بۆ بڕیارەکان. تا چەند لە ئێستادا ئەمە پەیوەستە بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا و ئەگەر هاتوو لایەنە سیاسی کوردەکان یەکڕیز نەبوون لە پاش تەواوبوونی پرۆسی سەربازی هێز ئەمریکاکان لە عێراق ئەنجامەکەی چی دەبێت ئەگەر هاتوو یەکڕێزی نەبوو؟ ئەگەر هاتوو یەکڕێزی لەناو هێزە کوردیەکانە نەبوو کاتێن هیچ شوێنێکمان هانای بۆ بەرین.
ئەوە تاڕق هاشمی کەوتۆتە بەردەستی داوای دادگای داوای داواکاری داوای بەغداد لە بەغداد و لە دادگا داوا ئەکرێ هانە بۆ هەرمی کوردستان هێناوە ئێمە ئەو کاتەکە لە دادگای عێراقیەوە داوا بکەین و کاتێمە هانا بۆ شوێبەرین بۆیە پێویستە ئێمە یەکریزی خۆمان ڕابگرین و سەنگ و قورسای خۆمان ڕابگرین کە لە بەغدا ئێستا ڕوئەدا ئەو لە بەغدا ڕوئەدا پێم وابێ پیشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەو کاریگەری زۆرەی نەکردوتە سەر ئەو کاریگەری زۆرەی نەکردوتە سەر بارودۆخی ناوخۆی عێراق نیەوە سپاس بۆ کاخالید لە حاجیا سپاس بۆ پەیوەندیەکەت ڕێبەر سلێمانی دەڵێت بەڕاستی لایەنی کورد لە ناو یەکدا ناکۆکن و ئەگەر یەکڕیزیش بکەن ئەبێت هەموو بڕیارەکان بەدەست دەسەڵات بێت و کەمینە حسابی بۆ ناکرێت دەروەهی و علی دەڵێت هیوادارین کورد لەو کێشانە خۆی بە دوور بگرێت کە لایەنە ناکۆکیەکانی سوننە و شیعە دروستیان کردووە بۆ تێکدانی ئەم دۆخە. سافی شەقلاوە دەڵێت هیوادارم کورد ئەم هەڵەیە یاخود ئەم هەلەیە لە دەستنەدا دیارە بە فۆنتی عەرەبی نووسرا بۆیە بۆ شێوەی خوێندنەوەروەها ئومێد ئەمەر دەڵێت من پێم وایە لە حاڵی ئێستادا زۆر گرنگە چونکە وەک ئاشکرای بارودۆخی ئێستا عێراق لەبارە بۆ ئەوەی کورد بتوانێت ڕۆڵی حەکیمانەی سیاسی خۆی بکێرێت لە کاتێکدا عێراقیە لە پرۆسی سیاسی چۆتە دەرەوە و ئەمە سەرەڕای کێشەی تارق هاشمی. بەڵێ ئەحمەد لە دهۆک سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. باش زۆر سپاس کاک ئەحمەد. سەبارەت تەوەری دەستخۆشی الحەمی لایەت کوردی بکەم قیادەت کوردی دەستخۆشەکە گەرم لێت بکەم خاصەتەن جەنابێ مام جەلالی پەیوەندیاوی گەل نەوشێروانی و گەل سەرۆک بارزانی زۆر مێمان پێخۆشە ئەوە مەسیری کوردی ئەوەیە توێژامە ئەو قیادەت کوردی چاوێ خۆ بکەن ئەشوی تەوەری پێبا وضعنا حساسة وضع وطن العربي حساسة شرق الأوسط حساسة دار دولة ما أمي داخلي صارت 2002 بن وضع جديد بيتش بالبرب 2006 نمعلومة برب جنگكي جهاني بيتشتن خاصة في تولي ما إستا بيويستا كرد حميك رايبن ايك هلويس بن ايك داخواز بن تيقوا داخلي خوا امي مالي خوا او مالي كرديه ديريك يخن بس بو خواري وما دي صدشو العراقي با نعم ببنا محضر خيرنا بيناوام خدا ام خوا مقدور بن قباشتنكي شداي النوري مالك يمكن عملي بجيبين نظري ونريسين برامبري الامم المتحده وبرامبري سفاره اجنبي حاضر بن توقيع بكن تطبيق احصاء استفتاء بحاله اما فرصه كهاتف بيت ام في فرصه قياده الكردي برجوانديت داخلي حق بهيلن يا كردي بهدينا نظام كيف حمي بلاتك مالا كردي دريكو بيك بس ابا بيك دايتن في جامع او قياده ما كردي زيترين وقت احتواء موقف يمكن نجتماني ونتويبن وزور ممنون زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە دهۆک بەڵێ لیزا لە سلێمانی سڵاو لێ بێ لیزا خان فەرموو. یارە باش هاوڕێشۆن زۆر سپاس دەکەم. بەڵێ لەسەر تۆری بەرنامەکەتان بەڵێ ئەگەر لەم کاتەدا یەکجێتنێک هەبێت لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێم بێگومان باشترە دەبووی کە کەسێک باشترە کە بتوانێت زیاتر ڕاکان کۆکاتەوە بۆی ناگەر ئێستا ئەمان یەک بگرن ئەتوانن هێزێکی بەقوت دروستکەن لە نایەکە و بیرۆڕاکان کۆک بن لەسەرەوانی کە ڕوەیە لە ناخۆی هەرێمە وەکو زانداوە ئەگەر کەسەکان لە پشتی یەک بن ئەو کەس ناتوانێت زەفەریان پێبەرێت و بێگومان لەم شەڕە سیاسی و لەم گێژاوی ئێستای عێراقا کوردیش بێبەش نابێت لەو گێژا و پێگومان ئێرەش ئەگرێتەوە ئەگەر خوا نەخواسە کێشەیەک لە عێراقا دروست بێ کوردستانیش هەرێمیش پێگومان بەشێکە لە عێراق و داڵدانی سەرۆک هاشمیش لێرە کارێکی تا ڕاتەیەک زیان بەخشە بێت ئەگەر تۆمەتەکە بەسەرا بچەست بێت کوردیش لێرە بێتە لە ناوم گەمە سیاسی ئێستای عێراقا ئەبێ بەش و بێزیان نابێت لە بروی کە ئەمانش داڵدایانیاوە کە لێرە داڵدراوە پێگومان ئەمانش بە هاو بەش ئەزانن لەو تۆمەتانی کە بووی هەڵبەستراوە تا چەند ئەو بەسەریا ئەچەست بێت و هێزەکانی ناوخۆشتە ئێستاش دادگای هەرێم بڕیاریەوەی نیاوە کە ئەخۆ ئەو دادەستی یاسا و دادگا بکات دەبڕیاڵ ئێمە بە پێی دەسەڵاتی عێراقی ناجۆڵێنەوە بەڵام ئێمە بەشێکین لە عێراقارە پێوا بێت. بەڵێ ئێوارەتان شاد. زۆر سپاس دەکەم شاتر بۆ تۆ سپاس بۆ لیزاخان لە سلێمانی. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پێشڕە و جەژنی دەڵێت سڵاو من هەر ئەوەندە دەڵێم ئەمە هەلە و هەوڵی ئاشکردنەوەیان مەدەن. هەروەها ڕاستی ئەسکەندەر دەڵێت سڵاو تەنها چارەسەر واعتەسیموا بحەبل الله ولا تفرقوا. وەروەها سید علی دەڵێت من یەکشت دەبینم کە ڕۆژانە لە وڵاتی ئێمەدا دووبارە دەبێتەوە ئەویش جەندرمەی مێژووە کە هەموو ڕۆژێک هێرش دەکاتە سەرمان. کورد زۆر جوان ئەڵێت دار کرمەکەی لە خۆی نەبێت بە هیچ شتێک ناشلەقێت بەس بەداخەوە ئێمە کرمەکە لەناو خۆماندایە کە هەموو ڕۆژێک مێژوو پێمان دەفرۆشێتەوە
و بەداخەوەم ئایندێکی ڕووناک نبینم ئەوە تێبینی سید علی بوو سید علی موکریانی ئەو ناوەکەیەتی مەسعود محەممەد دەڵێت یاخود مەسعود محمود دەڵێ من پێم باشە لە ئێستادا کورد زیاتر بیر لە خۆی بکاتەوە لە هەموو بار و دۆخەکاندا کورد فریای عێراق کەوێت و خۆی بیر ئەچێتەوە وچانێک و دێنەوە لاتان ئازیزان. بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان ناسیحمان لەگەڵدایە لە دهۆکەوە سڵاوی بێ کاک ناسیح فەرموو. چۆنی برا باشی؟ زۆر سپاس کاک ناسیح. کاکە ناوێ من نافعە بێت بێ زەحمەت بەڵێ برای عزیز سەبارەت وەضعی عێراقی نوکە ئەزت بینم هەکە کورد دەبێ دەلیبێ یعنی هەمی ڕێک خستنەوە ماڵە خۆ نەکەن بەڵێ تووشی کاریزاتت مازن بین سەردەستت واقعاتت حالیە نەوێت عێراقی بەڵێ و بلا بگاوی مثلا بونمونه یعنی طارق الهاشمی بری ایامه که مکاتب تویت حزب اسلامی یعنی گمان سر هبون که تقمنی تو دید بون و یاشن و سهاره دید بون برینو که و اوه حقیقی مشروع حزبت اثبات کرد و محکمه که بریه یعنی و لا یعنی کردیش دید پشتوانی لکت که راسته که چه گمال ده بی مروینی نه اما اگر گمال ده بتو بید وقتی نبیش بدخل کردستان استیکت هوا پشتکی نه ممکنه قبیل ببتون و سپاسی ها قناتی وقت کم زۆر سپاس بۆ کاک ناسیح لە دهۆک بڵێ نەوزاد لە قەڵات زێ سڵاوی بێ کاک نەوزاد فەرموو. ئەلۆ کاتت باش زۆر سپاس کاک نەوزاد هەموو کاتێکت باش ئێوە جوانن وە گوڵ جوانن زۆر سپاس دەکەم ڕێزی تایبەت مەیە بۆتان زۆر سپاس دەکەم کاک نەوزاد زۆر خۆشحاڵیشم بۆ پەیوەندی تەلەفۆنی کاورۆ ئاڤاڵ مامجەلال و کاک نۆشیوان مستەفا کە سەرکردەیەکی شۆڕژێری کورد پەیوەندیان بەیەکەوە کە دوایەوەی کە زوتنەوەی گۆڕان دروست بوو. بەڵێ بەڕاستی زۆر خۆشحاڵم لەوانەیە خەڵکێکی زۆران هەبێ کە پەیوەندیەکان بۆ نەژیری خۆشحاڵ بن بۆ وەزعی ئەوڕۆکاوە پەیوەندیان بەیەکتریەوە کردووە. بەڵام کاچی بەڕێز هەست ناکەی کە سەرکردە کوردەکانی خۆمان لەناو خۆیاندا ڕێک بن دژمن ناتوانێت زەفەرمان بۆ بەرێ بە تایبەتی عەرەبەکان کە لە بەغداوە تووشی کێشەیەک دەبن یان تەنگە نەفەس دەبن ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. ئایا حکوومەتی هەرێمەوەی بۆ سدەژێڕێتەوە؟ بەڵێ زۆر سپاس بۆەوە و ڕێز و سڵاوی تایبەتی شمەیە بۆ بەڕێزمان جەلال و کاکنۆشیوە مستەفا هیوادارم پەیوەندی تایبەتیان هەبێت و هەراوە بەیەکەوە ڕێک بن. بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد لە قەڵات زێ بەڵێ لەزگین لە دهۆک سڵاوی بێ کاک لەزگین فەرموو. دەستخۆشی بەڕامەت دەستپێکی زۆر سپاس کاک لەزگین دەستپێکی سەر ویبابەتی من جیاز بێژم بەڵێ تۆڕخۆشمی هەر ئەو تۆڕخۆشمی بە گوتی چینۆ بتکۆر ببنە ڕێی جمهوری دوێت ئەڤەل بیرۆمە بە مەسەلە سیۆسیکردن قەزی پرسێ دوێت کورد گرنگی بە بەغدنێ و نەبنا زەحیە نەبنا زەحیە بوو نەبوو لۆنە سنی و نەبوو یەشیعی دەلوێرێکی دەست ئەوریکۆ دەستخۆشیە جەلالی بکەم و ناوشێوانی بۆێت پەیوەندیە گۆلڤان زۆرفێت هۆستا دەبێت کورد ئێگرتی بن ئێگرتنەوە کوردان ئەنی سەرکەتنەوە کوردانە نەئێگرتنەوە کوردا وانکۆ کۆرەسەتەکە بکە بۆ کوردا بەڵێ و دەستخۆشی بەڕامەوە بکەم زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک لەزگین لە دهۆک بڵێ عەلی لە ژاراوە سڵاوی بێ کاک عەلی فەرموو. بەڵێ دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر سپاس کاک عەلی و دەستخۆشیش لە هەواڵمان جلال دەکەم کە لەگەڵ بەڕێز کاکنیشیوان بڵین ئەو کۆبوونەوەی ئەوڕۆی بەس و هیوادارم لەگەڵ ئەو دوو لایەنە ئیسلامیانەش لەگەڵ وانێش پەیوەندی هەبێ و ئەوانیش پێویست دەکا بڵین پرسیار پێ بکرێ بڵین ئەویش باشدار بن لەگەڵ ئەو واضعی ئەوڕۆی کوردستان بەڵێ و هیوادارم بەڕێز مام جەلالیش وەکو ناو ماڵی کوردستان بڵێن ئەوانە ینی ڕێکیان خاتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک عەلی لە ژاراوە بڵێ باوکی محەممەد لە کەرکووک سڵاوی بێ باوکی محەممەد فەرموو. زۆر سپاس باوکی محەممەد
چۆنی بەرزگیان زۆر سپاس دەکەم فەرموو بەرزگیان زەحمەت نەوێت دەبجارێت دەستخۆشی بەرنامەکەت لێکەم زۆر سپاس دەکەم باوکی محەممەد بەڵێ داواکارێکم لە پیادەی کوردی کاتی حکوومەتیان پێکێنا لە بەغا بەڵێ کاتی حکوومەتیان پێکێنا لە بەغا ئەم هاشمیە ئەیوت دەوڵەتی کوردی نییە مەنطقەیەکمانەیە ناوی کوردستانی عێراق نابێ ڕئیسەکەی کوردی ئەبێ عەرەبێ ئیساکەت چۆن پەنای بردووەتە ئەوانش کوردیانە بەخۆی ئەڵێن وڵات جارێ نایدێنەوە هەتاکو شتێ یەکلای نەبێتەوە بەڵێ کەواتە باوکی محەممەد لە ئێستادا لەم دۆخەی ئێستا عێراق کە باسی دەکەیت ئەوەی جێگیری سەرۆکۆمار تاریق هاشمی ئەم حاڵەتێکی ئێستادا بڕیار درراوە کە دەستگیر بکرێت وە تۆمەتبارە بەوەی کە کاری تۆرۆستی و چەکداری ئەنجامداوە پێت وایە لەم دۆخەی ئێستای عێراق کورد تا چەند گرنگە ئەگەر لایەنە سیاسی کوردەکان بە تایبەتی یەک ڕیز بن لە بەرامبەر ئەم دۆخە وەڵایی بە نازانم بڵێم جوان هەتاکو ئیشێکیان بە هیچێنە دەقەداسم بۆ لای هیچ پەیوەندییان چگەڵ کەسان نابێت بەس هیوادارم ئۆپۆزیسیۆن هیچ بەشداریە لەو کۆبینەوەی ئەوانەدا بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە کەرکووک بەڵێ هێمن لە سلێمانی فەرموو کاگێمن شوانیوارە باش زۆر سپاس کاگێمن ێوارت باش زۆر سپاس وەڵایی پێشەوەی لەسەر تەوەرەکە قسە بکەم من یەک پەیامێکم هەیە بۆ هەموو برا پێشمەرگەکان لێرەوە من خۆم پێشمەرگەم بەڵام یەک پەیامێکم هەیە بۆیان کە کاتێک بەرنامەکە تەوەرەکە لەسەر وەزعی پێشمەرگە نیە بۆی جەناویشتان استیقلال نەبن بە خۆی جومعان تەوەرەکەی کراوەیە بۆی لە کاتی جومعانە ئەوان چی سەرنجێکی خۆیان لێ بیخەنە بەنسبەت تەوەرەکەەوە من زۆر خۆشحاڵم بۆی کە ئەمڕۆ پەیوەندی هەبووە لە بینی جەنابی مام جەلال و کاک نەوشیروان ئینشەڵڵا بێتە پردێکی پەیوەندی زۆر بەهێزتر لە بینی هەردووکیان و هەموو سەرکردە سیاسەکانی کوردستانە لەم کاتە هەرێمی کوردستان ئەوەی پێویستە کە هەموو لایەکان یەک بگرن بۆ ئەم ئەزمونەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە پێم وایەوە بەلاژ نهاتوۆتە کایە و بە هەموو لایەکان میپارێزن من هەر ئەوەنم هەبوو زۆر سپاسانەکەم کەس نەگرم زۆر سپاس بۆ کاگێمن لە سلێمانی بەڵێ دلێرمان لەگەڵدایە لە قەرەهەنجیرەوە سڵاوی بێ کاک دلێر فەرموو ئەلو ئێوارەت باشڵەکەم زۆر سپاس کاک دلێر یا ڕەبی هەروە گەشت و خۆش و جوان و خەبەری خۆشتان پێ بێ بەڕاستی من وەک دانیشتووەکی شارۆچکەی قەرەنجیر و دیارە وەکو شوێنێکی ناوچە کێشە لەسەرەکان کە هەر کاتێک یەکریزی نەتەوەکەمە بینیم یەکریزی سەرکردەکان ئەبینین یەک سەر دڵمان خۆش ئەبێ و هەست بۆ ئەکەین کە هەنگاوی گەڕانەوەی کەرکووکیش بۆ باوشی کوردستان دەست پێ دەکات بەڕاستی ئەمەی لە شاشەکە بینیم من بە تەواویش تەفاسیلەکەی نازانم بەڵام ئەوەندە ئەزانم کە هەنگاوی یەکریزی ناماڵی کورد لەم بارگژەی ئێستای عێراقا بۆ ئێمە زۆر ئەساس و گرنگە نەک ئێمە هەموو ڕۆژێ ناماڵی خەڵکی تر ڕێکخین و بەڵام خۆمانیش کێشە ئاڵۆزەکانمان ئەو گرنگەی کە جەنابەت باسی دەکەیت چییە بۆ گرنگە لەم دۆخەی ئێستا تا چەند گرنگەکەی چ ڕۆڵێک دەگێڕێت لەم دۆخەی ئێستا پێم وایە لەم دۆخەی ئێستاە لەگەڵ ئەوەی کە ئێمە میانڕەوی یان لایەنگیری هیچ لایەک ناکەین و حەزەکەین بارودۆخی عێراق تێک نەچێ ئەکرێ عێراق و دارودەستەکانی حکمی عێراقیش هەست بۆ بکەن کە ئێمە دڵسۆزین بۆ ئەم خاکی عێراقۆ بە تایبەتی ئێمەی کورد هەلپەرست نیمان حەزەکەین ئاشتی و ئارامی دیموکراسی بۆ هەموو کەسێک لە گوۆی زەویە هەبێ بە تایبەتیش عێراق و هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لە هەستەکەی من کە ئەڵێم وە ئێستا ئەساسترین و هەستیارترین کاتەکە ناوماڵی کورد ڕێک بخرێت چونکە بە حەقەت ئێمە دائیمەن لە کاتێکا کە ناڵێ ناحەزان ئەوانش دژمنی ئێمەنین بەڵام کاتێک کە خەڵکێک وەزعی خراپە بە ئێمە ئەبێەوەمان لەبیر نەچێت کە ئێمەش هێشتا چەندین کێشە و ئاڵۆزیمان ماوە لەسەر لەگەڵ ئەوانە ئێمە هیوان ناخوازیین خوا نەخواستە لە عێراق شەڕی تایەفی یان هەر شتێکی تر ڕوو بدات بەڵام ئەکرێت لە معنیشە ئێمە هەست بکەین و سەرکردەکانی ئێمە خۆیان ئەزانن شارەزان لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی عێراق پێ لەسەرەوە داغن کە ئێمەش هێشتا مافەکانمان نەخوێ و پێشێ دەکرێت بۆیە من زۆر دڵخۆشم ئینشاءالله و بەرەو یەکریزی ئەڕۆین و زۆر سپاس زۆر سپاس بۆ کاک دلێر بەڵێ ڕێباز لە ئاکرێ سڵاو لێ بێ کاک ڕێباز فەرموو کاک ڕێباز لە ئاکرێ بەڵێ بەڕێزام قەتەت باش زۆر سپاس کاک ڕێباز فەرموو بەڵێ بەڕێز دەستخۆشی بەرنامەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم سی بەرنامەیەکی زۆر پێشکەوتووە زۆر سپاس کاک ڕێباز بەڵام هیچ گلەییم هەیە لە ئێوەتان بەڵێ فەرموو ئەوش ئەوەیە کە بەرنامەیەکیش لەسەر خانیشان دا بنێن ئەمە لوخۆ خانیشن
28 ساڵ خزمەتم هەیە معنی لەناو ئاو ڕێبوازە من پیر بووم معنی تا ئێستا معاشم 300,000 معنی ئەمن کرێدارمیشم معنی ئەمن کرێ خانی بدەم من ماڵی خۆم خۆدام بکەم چ بکەم چ ناکەم حەزم لێ بەڕامەکی لە سەراوەتا بنین معنی چارەسەرێکی لاوا بکەن لە خانەی نیشانیش بەڵێ هەر ئەوەندەم زۆر سپاستان دەکەم سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکە دیارە تێبینەکانی ئێوە بە هەند وەردەگرین دیارە کاگرەباز کە دەڵێ من خاننشینم و 300,000 موچەکەمە و داوای ئەوە دەکات کە تەوەرێکی تایبەت بکرێت لەسەر خاننشینی کە ئێمە پێشتر دیارە وەکو تەوەرێک دیاریمان کردو بەڵام هەر کاتێک ئێمە زانیمان بە پێویستە ئەو تەوەرە بێگومان ڕاو سەرنجەکانی ئێوە بە هەند وەردەگرین بەڵێ هێمن لە کەلار سلااو لە بێکاک هێمن فەرموو کاکێمن لە کەلار ئەم کات باش براکەم زۆر سپاس کاکێمن دەستخۆشی ئەو بەڕێز مامزلال و کاکنەشۆرە مزەفاکەم بەگەیشتون هیوادارم هەموو کاتێک هەوا لە خۆشییا بن هەروە مامزلال و کاکنەشۆران و کاک مەسعود بەرزانی بە بەردەوامی ئاوا بەینان خۆش بە هیوادارین بەڵێ هیواداری نەخۆشییا بن بەڵێ کاگێمن بەڵێ زۆر سپاس قسەت ماوە کاگێمن فەرموو بەڵێ داواکارێک لەم بەرنامەوە بەڵێ هیوادارم جەماعەت بەڕێز کاک مەسعود بەرزانی لەگەڵ کاک دکتۆر بەرەما بەڵێ کاگێمن بۆ مەسەلەی بێژینان بڕاوەکان بۆ مەسەلەی جەماعەت بۆ ئۆپۆزیسیۆن کەوا ئەوانی دۆخرانەوە لە نانەکانیان بگەڕێنەوە سەر ئیشوکاری خۆیان چەند کەسێکمان گەڕاوەتەوە تا ئێستاکە بەڵام چەند کەسێکی زۆرمان ماوە نەگەڕاوەتەوە و داواکاریش لە جەماعەت ئۆپۆزیسیۆنەکەین چمان سەردانی وزارەتی کە هەولێرمان کردووە جارێ تا ئێستاکەی جوابێکمان نییە بەڵێ سپاس بۆ کاگهێمن لە کەلار بەڵێ بەڕێزان ئەو وێنانەی کە دەیبینین کۆبنەوەکەی ئەمڕۆی نێوان مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەروەها هەریەک لە نەشورا مستەفا ڕێخەری بزوتنەوەی گۆڕان و دیارە ببوورن ئەو وێنەیە ئەرشیفە بەڵام ئەمڕۆ پێشنیوەڕۆی ئەمڕۆ دیارە لە بارگای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە شاری سلێمانی هەریەک لە نەشورا مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەروەها سەلاحەدین بادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبوونەوە و ئەوەی کە تایبەت بوو بە تەوەرەکە ئەگەر باسی کەین لە کۆبنەوەکەدا باس لەسەر ئەو پێشهات و گۆڕانکاریانی کە پەیوەستن بە باردۆخی ئێستا عێراقەوە باس کرد هەروەها لە کۆبنەوەکەدا دیارە کە ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتوو کە ئەبوبەکر عەلیە ڕایگەیاند کە لە کۆبنەوەکەدا باس لە پێویستی یەک هەڵوێستی کورد کراوە لە بەرامبەر ئەو ڕوبەڕووبوونەوانەی کە لەسەر کۆڕەپانی سیاسی ئێستا عێراقدا ڕوودەدەن بەڵێ باوکی کاروان لە دهۆک سڵاو لێ بێ باوکی کاروان فەرموو بەڵێ دیارە پەیوەندەکەی داخراوەتەوە دەچینە هەولێری پایتەخت حاجی عەبدوڵڵامان لەگەڵدایە فەرموو کاک حاجی کاک عەبدوڵڵا بەڵێ کاک عەبدوڵڵا فەرموو کاکە ئێوارەتان باش دەستخۆشتان لێ دەکەم لە بەرنامەکەتان زۆر سپاس دەکەم کاک عەبدوڵڵا بەڕاستی هیوادارم هەموو ڕۆژی ئەوە ئەو شاشە جوانە ئەو شاشە نازارە ئەوە لە گەشە بکاتن ئەوە خەڵک تەلەفۆنی بۆ بکاتن و جوابی بدێتەوە زۆر سپاس دەکەم برای بەڕێزم ئەوڕۆ کە تەبایی و یەکڕێزی لە بۆ کورد دەزانێت چیە فرسەتێکە کە قەت زارێکی دیکە ڕێک ناکەویتەوە بەڵێ فرسەتێکی زۆر باشە لە بۆ کورد ئێستا ئەلعانەکە هاتیە وەکو دوو شەشەچی پێویستە سەرکردەکانی کورد ئاگایان لە خۆبی پێویستە سەرکردەکانی کورد بیر لە چارەنووسی ئەو میلەتە کوردی بکەنەوە کە چەند ساڵە ئەو حکومەتە دامەزرایە هەتا ئێستا هیچی بۆ کورد نەکردیا ئەو حکومەتی عێراق هەر لە ئاژاوە دەگەڕێتن لە بۆ کورد لەلایەکی لە ناوسەداڕاوەکان وەچی کەرکوک وەچی منطقەی مەندەلی و خانەقین ئەوانە هەموو ڕۆژێ کێشەمان لە بۆ دەخۆڵخێنێتن بەڵام ئەگەر بێت و سەرکردەکانی کورد ئەوڕۆکە یەک بن تەبا بن ڕێز بن قەناعەت هەبیتن هەموو شتێک لە بۆ کورد دەرفەتی هێنایە ئێمە تەماشاکەینە وەخت کاتێکی ئەو سەرکردە عەرەبانەی کەوا دێنە ناو کوردستان لیان دەقەومێتن و هاوار دێن لە بۆ کاک مەسعود لە مامزەلەی هەر ئەوانە بوون وەختێکی دەیان گوت بە هیچ شێوێکی نابیتن دەوڵەتی کورد هەبیتن نابیتن سەرکردەی لە عێراق سەرکردە کورد بیتن من ناوینم کابراایە کە بوو بە خۆتان دەزان کە وەختی خۆی لە مەسیبدا دێنش قەرزار بوو ئێستا ئەلعانەکە هیچ لە بۆ عێراق نەکرابوو لە لێک لە دانیشتەکان گوتی جارێ باسی کورد هەر مەکەن کەنجین ئێمە لە عێراقمان ڕووزگار کرد
ئەو کاتی باسی کوردەکەین و باسی مەسەلەی کوردەکەین ئێستا طبعا کابرا بە ئامانجی خۆی گەی و لە زۆر کورسی باشیدا زۆر لە کورسی باشینا کەتی هیچی لە بۆ کورد نەکرد و لە دژمنی کورد ڕاوەستا. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ حاجی عەبدوڵڵا لە هەولێر. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک کۆچەر ئەحمەد دەڵێت سڵاو ماندوونە بن، زۆر سپاس دەکەین، دەڵێت یەکڕێزی پێویستە هەندێک لە سەرکردەکانی ئێمە ئەوەندەی خەریکی کێشەی عەرەبن، خەریکی کێشە ناخۆیەکانی هەرێم بوونایە ئێستا شتێکی تر دەبوو. بەڵام بەداخەوە من بڕوام نییە کە یەکڕێزی ناوماڵی کوردی بکرێت، چونکە دوو پارتی دەسەڵات وەک خۆی دەڵێت ڕێگە نادەن ئەو کارە بکرێت، چونکە بەرژەوەندێ باڵەکانیان دەکەوێتە مەترسیە وەروەها پەیمان سنەیی دەڵێت وەکو بووک و خەسوویان لێهاتووە بڕوا ناکەم هەرگیز ئەم لایەنە سیاسیانە یەکڕیز بن و هەمیشە ئامادەی شەڕی ناوخۆ هەمیشە ئامادەی ئەوەن شەڕی ناوخۆ دروستکەن بە خۆی دەڵێت. وەها دەروون شێخانی دەڵێت بەڕاستی یەکڕێزی بۆ کورد لەم کاتەدا سەرکەوتنە بۆ کورد، چونکە وەک دەبینین وا دوژمنانی کورد ئەوانەی ڕێگر بوون لە مادەی 140 ئێستا خۆ بە خۆکێشان هەیە و پێک نایەن و ئەمەش دەرفەتێکە بۆ کورد. بەڵێ ئەحمەدمان لەگەڵدایە لە سۆرانەوە. سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. الو بەڵێ کاک ئەحمەد. السلام علیکم. عەلەیکم السلام کاک ئەحمەد. ڕێز و سڵاو بۆ بەرنامەتە. زۆر سپاس دەکەم. تەوەری بەرنامەتە تەوەرێکی زۆری جوانە. سپاس دەکەم کاک ئەحمەد. بڕاستی یەکڕێزی ئەماڵی کورد پێشەکی هەموو تشتێکی کوردە کە بەرامبەری دژمنی ڕاستین بەرامبەر هەر کەسێکی ڕاستین ئەگەر ئەم یەکڕێز نەبین معنە ئەم دێتێکی دشکەستێ خۆم نامینین کوردستانیدا ئێجا داوای هەموو سەرکردەی کورد کەین کە یەکڕێزیە خۆ ماڵا خۆ ڕێک پێخن ڕێک و پێکی. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە سۆران. بەڵێ کاک ئەحمەد باوای کەنیامەک و پێشمەرگەت ئیلول و گوڵال و شوورەشانی و هەموو پێشمەرگەت کە زەحمەت کێشن ئەوە پێشمەرگۆنە بە هەمیە پێگەشتی معاشێت وا زێدەکەم بڕاستی وە نییەوەکی بێکاری وەزارەتی گوتە هەندێکا 350 هەندێکا 400 هەندێکا یعنی هیچ کەسێک مەسەلەن پلەیەکە میلازمە هەموو وەکیەک نینە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە سۆران، زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ محەممەد لە ئاکرێ. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. الو بەڵێ کاک محەممەد. الو ێوارە باش. زۆر سپاس دەکەم وێرەت باش کاک محەممەد. زۆر سپاس. بەڕاستی یەک شت زۆر زۆر سەری لە مسلمانجا کەونەوەکو پێشمەرگەیەک سەرکردادی کورد ئازایە بڵێن دوێرە نەوێرە و ئاشتانە ئازایە بۆ کێشەکانی عەرەب چارەسەرکە، بەڵام ئازانیە کێشەی 6000 پێشمەرگە چارەسەرکە. منەوەکو پێشمەرگەیەکە شتە بە گەشتبیرە بینیم پێم خۆش عەرەب تووشی شتە بووە، چونکە عیلاج و مەرجعیات لەسەر کوردستان دەگرێتەوە، بەڵام کوردستان ئەگەر بێ ئەم فرسەتە دەدەست لەدا ئەو نۆزدە خاڵێک کە هەیەی پێشکەشی هەردوو بلانەکە کاگە چێ شتانم بۆ دابین دەکە من لەگەڵ ئەو حکومەت تەشکیل دەکەم. ئەمە یەک لە خاڵەکان تێگەل برام بەتمانێ ئەگەر مالکی دویستە کێشەکانی کورد و ناوچە داگیرکراوەکان حەلی بکردەیە دڵنیا بە زۆر زۆر لە مێژە شتانە دەبوو، بەڵام دڵنیام لەگەڵ مالکی هیچ لەگەڵ ئێمە هیچ پرس و ڕاوێکی نییە لەگەڵ ئێمە. ئەمە بەڕێی شخصی خۆمە طبعاً اینجا منەوەکو پێشمەرگەیەکیش داوا لەکەم ڕۆژانە بڵێن پشووی ڕسمی پێشمەرگە کەواتاگاتە ڕۆژی هەفتە بڵێن ڕۆژی هەینی ڕۆژی هەینی بکەم بە کێشەی پێشمەرگە ڕجان و مەسوولە بەرپرسەکانیش باگان چونکە بەڕاستی هیلاکمان چوونایی بە قورعانمان مالیاتۆ لە خۆمان بێزار بوون ڕجاتان لێکەم ڕجا. من هیچ کارێکترم نەبوو. زۆر سپاس و زۆر مەمنون. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاک محەممەد لە ئاکرێ. بڵێ یوسف لە بەغدا. سڵاو لێ بێ کاک یوسف فەرموو. گیانەکەم شۆ باش. زۆر سپاس. شۆ باش کاک یوسف. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەڕاستی بەرنامەیەکە جێگای ڕێز و تەقدیرە. زۆر سپاس دەکەم کاک یوسف. سپاس بۆ قسەکانت. سەبارەت بەم تەوەرێ بەڕێزت کورد هەر لە سەرەتای ڕووخاندنی ڕژێمی عێراقەوە بووە بە هەوێنی سەرەکی بۆ دامەزراندنی حکومەتێکی فیدراڵی لە عێراقدا. ئەگەر بیرمان بێتەوە لەگەڵ تێپەڕبوونی ئەو کاتانەی کە انتخاباتێکە بۆ هەڵبژاردننی ڕئیس جمهور و یاخود ڕئیس وزەرا
کاتێک کە ئێمە ئەهاتە سەر ئەوەی مافەکانمان بۆ دابین بکەن و دان بە مافی ڕەوای کووردا بنێن خۆیان نەکێشایەوە یعنی خۆیان جێل ئەکرد لەوەی کە کورد نەتەوەیەکی وا گەورەیە وەکو هەوێنە ئەمڕۆ لە عێراقدا بەبێ نەتەوەی کورد عێراق سەروەری لە دەست ئەیە ئەوەتە دیارە ئێستا ئەگەر کورد ئەوەندە گەورە نەبوایە سپاس بۆ خوا ئێمە وەکو میلەتی کورد شانازی بۆ سەروەری بۆ گەورەیەی کوردەوە ئەکەین کە ئێستا سەرکردەکانی عێراق لەناو خۆیانە کێشەیەکیانە بێت ڕوو ئەکەنە سەرکردەکانی کورد و جەنابی سەرۆک بارزانی و ماجرە تاڵبانی کە بۆیان حەلکەن بەڵێ کاک یوسف ببوورە لە تەواوی کاتی بەرنامەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ قسەکان سپاس بۆ کاک یوسف لە بەغدا دوا پەیوەندیمان شەماڵ لە دەربەندی خان سلااو لێ بێ کاک شەماڵ فەرموو کاکشوان باشی زۆر سپاس کاک شەماڵ وڵای من پێشبینیم زۆرە کرد پێشووتر بەس هیوادارم ئەم جارەیان کورد یعنی بەڕاستی کورد هەمووی بێزارە لەدەست ئەم سەرکردانەی خۆمان لەسەر لە ئەم مەسوولاتی خۆمان لەسەر ئەم حکوومەتەی خۆمان بەس ڕجا ئەەکەم لەم حکوومەتە و لەم سەرۆکانە ئەمە ئاخر جار بێت و بێ بە خۆشترین کات و خۆشترین ساتی ئەم دەوڵەتە فەقیر و هەژارە ئەم کووردە هەژارە ئەم کووردە هەتایەکە هەر بڕاو هەر کوژراوە هەر شکاوە ڕجا ئەم جارەیان مەسعود بەرزانیە جەلال تاڵەبانیە نێو شیروانە نازانم سەلاحەدین کێیە ڕجا ئەەکەم ئەم جارەیان ئاخر جار بێت لەبەرەوە یەک ئەم جارەیان بچنەوە بە خۆیانە دەباشە کورد کاکە یعنی پێی کاک شەماڵ تاکە یعنی خۆشە ئەم کورداوە هەموو سات و کاتێک ئاوا بشکێت و هەموو سات و کاتێ هەر ئاوا بخێت و هەموو سات و کاتێ ئەنفال بکرێت و کیمیا باران بکرێت و دەباس ئەمە بەسە بەڵێ کاک شەماڵ لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس کە دوا پەیوەندیمان بوو شەماڵ لە دەربەندی خان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک دەروون شێخانی دەڵێت بەڕاستی یەکڕێزی بۆ کورد لەم کاتەدا سەرکەوتنە بۆ کورد چونکە وەک دەبینین وا دژمنانی کورد ئەوانەی ڕێگر بوون لە مادەی 140 ئێستا خۆ بە خۆکێشانیان هەیەەوە پێک نایەن و ئەمەش دەرفەتێکە بۆ کورد دەروەها ئادیا دیلان دەڵێت سلااوان لێبێت دەستان خۆش بێت بەڕای من یەکریزی لە نەسیاسیەکان لە کوردستان خەونێکە هەرگیز نایەتە دی وەک چۆن چەندە ساڵە نەهاتۆ دیێروەها دڵگەش ڕێکانی دەڵێت و تعاون و على البر والتقوى ولا تعاون على الإثم والعدوان روها صمد خەلیفانی دەڵێت من دەڵێم تاکو قسە بە ئازادی نەکەین ناتوانین کێشەکان چارەسەر بکەین دواتێ بینی فیسبوک دەخێنینەوە ئەحمد گۆران دەڵێت دیارە یەکڕێزی لایەنە کوردەکان زۆر گرنگە لە باردۆخی ئەمڕۆی عێراقدا چونکە لێکەوتنی یاخود لێکەوتنی بەبەستێتی کورد لەناو خۆدا ئەوە دەبێتە هۆی ئەنجام نەدانی مادەی 140 وڵا ئازان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ هاوکارم هەکار نهێلی لەگەڵتان دەبێت بۆ تەوەریکی گەرمتری بەرنامەکار شاد و وەختەوەربن